تۆ بەر لەوەی ئەو بزانێ کە ئەتەوێ بیخوازی بەر لەوەی کە ئەو بزانێ تۆ لە بەرنامەتا هەیە هاوسەرگیری لەگەڵکەی بیبینە چەند جارێکیش بیبینە بەس بە ئەو هەز نەکا کە تۆ ئەتەوێ ئەو ببینی وەکو عەرزیشم کردن کاتێک بیبینە کە ئەو لە حاڵەتی ئاسایی خۆیان بێ یعنی بەبێ دەرمان بەبێ میکیاج بەبێ خۆدەستکاریکردن هەوڵ بدی لەم حاڵەتانەیە بیبینی چونکە ئەمە حاڵەتی طمئنینە ئەدا ئەمە ئەو حاڵەتەیە کە ئینسان دواتر ئەم ئافرەتە بەم شێوازە سروشتیە نۆرماڵە مامەڵەی لەگەڵا ئەکا لە ژیانی هاوسەرگیریە بەڵام ئەگەر ئەو زانی کە تۆ بۆ بینینی ئەچی یەکەم دەستکاری خۆیەکە باشە دومیش کە دوای بینینەکە پاشە کشێەکەی نفسیەن بۆ ئەو زۆر ناخۆشە بەتایبەتی ئافرەت زۆر پێی ئەشکێ پیا لەوانەیە قایمتر بێ یعنی لەوانەیە کەمتر پێی بشکێ بەڵام ئافرەت لە ڕووی دەرونیەوە زۆر پێی ئەشکێ کەواتە ئەمە خاڵێکی ترە گرنگە ئاگامان لێ بێ خاڵێکی تر ئەگەر تۆ بینیت سەیرت کرد بەدڵت نەبوو ئەم بەدڵ نەبوونا نەکرێتە پێوەری تۆ بۆ هەڵسەنگاندنی ئەو بۆ چونکە تۆ بەدڵت نییە بەس خەڵکێکە کە پرسیاری لێ کردی ئەمەی داوای فلان کەس کە مەڵێ جوان نییە لە چاوی تۆیان جوان نییە بەس لە چاوی خەڵکی ترا لەوانەیە جوان بێ هەڵسەنگاندنی تۆ لەوانەیە دقیق نەبێ ئێمە هەر یەکەمان ڕغبەتێکی جیاوازمان هەیە هەر یەکەمان تێڕوانینێکی جیاوازمان هەیە بەڕێزان